بەڵێ چیاسلااو لێ بێم کاتە باش لە ڕاستیە حکوومەتتی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە چەند مانگی ڕابردووە بە دوو نەهجی جیاواز قسەی لەسەر هێزەکانیان کردووە لە ناو عێراق قەڵمانەوەیان لە دوای گەڕی دووەمی گفتوگۆی استراتیژی لە مانگی ڕابردووە بە شێوەیەکی توانین بڵێن بە شێوەیەکی فەرمی هەردوو لایەن لەگەڵ حکوومەتتی عێراقیە لەگەڵەوەی کەوان پێیان وا بوو داواکاری حکوومەتتی عێراقی کە لەلایەن کازمیۆ کراوە زەختی ئێرانیەکان و گروپە میلیشیانە بووە ئەم تەنها مەسجەکەی گەیاندووە ئەگەرنا خودی کازمی لە ئێسایە پێویستی بەوە هەیە یاخود بەغیر مباشر باسی لەوە کردووە کە مانەوەی هێزەکانن لە عێراقا لە ئێسا گرنگی هەیە بۆیە لەو کاتا بە شێوەیەکی قسەکردن یاخود بە شێوەیەکی لەفزی ڕازی بوون لەسەر هێزەکانیان بکشێنەوە بەڵام هەرو کاتە بڕیاریان داوە کە جۆرێک لە ڕێکارێکی تەکنیکیدا بنێن بۆ ئەوەی بتوان بۆ شێوەی هێزەکانیان بکشێنەوە بەڵام چیاوی کە جێگەی سەرنجە ڕۆژی دووشەممەی هەفتەی ڕابردوو فرانک مەکێنزی لە دوایەوەی کە ئیدارەی بایدن بڕیاری دا کە هێزەکانی لە ئەفغانستان و عێراق بکشێنێتەوە بێگومان کەوەکو باسم کرد بە شێوەی بڕیار و هەردوو لە خۆشحاڵی خوان بۆ دەڕبری کە هێزەکان نەکشێتەوە بەڵام دوایەوە فرانک مەکێنزی لەلایەن کۆنگرێسی وڵاتەکەەوە بانگێش کراوەکو بەرزترین فەرماندەی تەبان فرانک مەکێنزی فەرماندەی هێزەکانی ناوەندی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆنگرێسی وڵاتەکە خسیانە بەردەم پرسیارەوە پرسیارەوەیان لێکرد کە ئایا کشانەوەی هێزەکانمان لە ئێستا لە عێراقا خزمەت بە بەرژەوەندەکانی ئەمریکا و عێراقەکە عێراق و ئەمریکا ئامادەن بۆی کەم هێزانە بکشێنەوە لە بەرامبەر زۆر بەڕاشکایی باسی لەوە کرد نەخێر عێراق لە ئێستا توانایەوەی نییە کە خۆی بتوانێت ڕوبەڕووی مەترسیەکانی ناوخۆی بێتەوە ئەو مەترسیانی کە داعش دروستی کردو و مەترسیانی کە هێزەکانی تریش لە ناوچەکانیانە ئەو پێیوا بوو کە داعش لە ئێسایە بەهێزن بە نزیکەی 800,000 سەربازیان هەیە کە لەم ژمارە 50,000 لە سووریا 30,000 باس لەوە کە لە ناو عێراقایە ساڵانە بودجیان لە ئێستا بە نزیکەی 200 میلیۆن دۆلارە بێ و بەشێکی زۆر لەوانەی کە لە ماوەکانی پێشوە لە کەمپەکانی سووریاوە دزیان کردو پێیان وایە لە ناو عێراقایە و لە ناوچانەیە کە بە ناوچەی جێناکۆک ناوە برێ هەر هەفتەی ڕابردوو جارێکتر لە سنووری سعودیەشەوە هێرشیان کردەوە کە ئەمە گلەیی حکوومەتتی عێراقی بە دوای خۆیان هێناتە ئاسی سەرۆک کۆمار و دواتر چەند فەرماندەیەکی سەربازی عێراقی تەجمید کران لەسەرەوەی کە نەیانتوانیوە ئەرکەکانی خۆیان لەو سنوورە باش جێبەجێ بکەن بۆیە بە شێوەیەکی گشتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چ لە زاری وتەبێژی پنتاگۆنەوە جۆن کێربی لەگەڵ وتەبێژی وەزارەتی دەرەوە هەمویان جەختیان لەسەرەوە کردەوە کە حکوومەتتی عێراق لە ئێسا کۆمەڵێک مەترسی ناوخۆی و اقلیمی لەسەرەکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەموو کاتێک زیاتر پێویستە ڕەچاوی ئەو بابەتە بکات و هاوکاری زۆری حکوومەتتی عێراق کاتیا ئەو بەشەی کە تایبەتە بە کوردیش لە ڕاستیە بەڵێ باشە هەردی پێشەوەی کە ئێوە وەربگرین چەند بەرپرسێکی سەربازی میوانمان بوون ئەوان سەرنجیانە بوو لەسەر تەنادە و چەکانی کاوپەیمانە داویانە بە حکوومەتتی هەرێم و نەگەشتۆتە دەسێسەکانی پێشمەرگە و ئەوان ئەو چەکانە پێشکەوتوانیان پێ نییە بۆ بەرگریکردن. ئەمریکا هیچ تێبینی و سەرنجێکی بە فەرمی داوەتە بەرپرسانی هەرێم لەسەر و چەک و پێداویستیانی کە داویانە بە حکوومەتتی هەرێم و وەزارەتی پێشمەرگە کە بۆ نەگەشتۆتە دەست پێشمەرگە بەگشتی. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دوو گلەی جددیان لە ڕووی سەربازیەوە لە عێراق بەگشتی هەیە لە نێوانە حکوومەتتی عێراقی و حکوومەتتی هەرێمی کوردستانەوەی کە لە حکوومەتتی عێراقیە کرێ پێیان وایە کە گەندەڵیەکی زۆر هەیە لە ڕووی ئیداری و لە ڕووی سەرفەوە کە بەشی هەر زۆری و پارەی بۆ سوپای عێراقی تەرخان کراوە لە ماوەکانی پێشوا گروپە میلیشیاکان سوودیان لێبینیەوە لە بەرامبەر دژی حکوومەتتی عێراقی و لە بەرژەوەندی حکوومەتتی ئێرانی کاریان کردووە هەرچی تایبەت بە حکوومەتتی هەرێمی کوردستانە گلەییان هەیە لەسەرەوەی کە هێزەکانیان هێزی حیزبین و مێزانە لە دوو ئاڕستەی جیاوازەوە کارەکەن و ئەم هێزانە هێزی ئامادەنین بۆیە وەکەزانین لە ماوەکانی پێشوا چەند جارێک مەرجی پێدانی تەنانەت سەرفکردنی ئەو بڕەپارەیان هەبوو بۆ هێزەکانی پێشمەرگە و چەند جارێکش دواخرا دواتر باسلەوە کرا کە خوان ڕاستەوخۆ ئیدارەی پێدانی موچە بکەن بۆ پێشمەرگە لەگەڵەوەی کە کۆمەڵێک راپۆرتیان لەلا بوو کە چەکەکانیان کڕین و فرۆشتنی پێوەکراوە لە بازاری ڕەشا لە ماوەکانی پێشوە و باسییان لەوە کرد بڕێک لەو چەکانە تەنانە فرۆشکردن و فرۆشتنی لەگەڵ هێزەکانی داعش و گروپە میلیشیاکانی ترشا پێکراوە بەڵێ هەموو ئەمانە و ڕەخنە و تێبینیانن کە حکوومەتتی ئەمریکی لە سەردەمی ئیدارەی داناڵد ترەمپ شاو لە سەردەمی ئێسێشە هەیەە بەرامبەر بە هەردوو هێزەکە و لە 24 ئەم مانگەشە وەزیری دەرەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پەیوەندیەکی تەلەفۆنیا لەگەڵ حکوومەتتی سەرۆکی حکوومەتتی هەرێمی کوردستانە جەختی لەسەرەوە کردەوە کە ئەمنیەتی خاکی عێراق زۆر بەلای ئەمریکەکانەوە گرنگە بە تایبەت لە ئێستا کە حکوومەتتی عێراقی ئامادەکاریەکە بۆ هەڵبژاردنەکان و سەروەری خاکی عێراقی جارێکتر جەخت لێکردەوە لەو پەیوەندیە هەروە گرنگی پاراستنی ئەمنیەتی هەرێمی کوردستانیشی جەخت لەسەر کردەوە بابەتێکی تریش ئەویشەوە بوو کە بەرپرسە سەربازیەکانی ئەمریکا چیە لە ماوەکانی پێشوە چەند جارێک جەختیان لەسەرەوە کردوتەوە کە لەگەڵەوەی بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەنیازن سوپاکان بکشێنەوە بەڵامەوان پێیان وایە لە عێراق
عێراق و ئەفغانستان و سووریا هێشتا پێویستیان بۆ هەیە ئەو هێزە چەکدارە تەقلیدیە کە پێویستەکە بیهێڵنەوە چونکە پێیان وایە سوپای وڵاتانە و هێزەکانی وڵاتانە لە ئاستەکانین کە بتوانن تەنانە ئەو شەڕانەی کە شەڕی ئاساییە و شەڕی زەمینیە خۆیان بیکەن بۆیە ئەمە توانین بڵێن دوێنێش لوید ئۆستن کە وەزیری بەرگریە باسی لەوە کرد تەنها ئەو سێ شوێنە ئەمێنێتەوە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕیفۆرمی هێزی سەربازی خۆیان لە هەر پێنج ئاراستەکەەوە کە هێزی دەریایی و سەربازی و ئاسمانی و تەنانە بۆشایی ئاسمان و سایبەریشە تەنها ئەم سێ وڵاتە ئەمێنێتەوە کە هێزی تەقلیدی ئەمریکی تیا بمێنێتەوەش بۆ دەرباسکردنی حکوومەتەکانیانە لەو مەترسیانی کە ڕوبەڕویانە بێتەوە ناوچەکانی خۆیان. بەڵێ هەردیانوە لە واشنگتن سوپاس.